نوێژی یەزدانی کاتێک هەست بە بێهیوایی دەکەین پێویستە ڕۆحی شفاعەتکارانەی هەر یەک لە ڕۆحی پیرۆز و یەزدانی مەسیحمان لەبیر بێت. ئەم بنەمایە دوو بەڵێنی هاندەرانە و هەرە گرنگی کتێبی پیرۆز لەخۆ دەگرێت. باسی نوێژی ئیلاهی دەکات، هەروەک باسی ڕۆڵی شەفاعەتکارانەی ڕۆحی پیرۆز و عیسای مەسیحیش دەکات. پۆلس سەرەتا ئامادەمان دەکات بۆ ئەوەی کە ئەو شتەی دەیەوێت بڵێت دەربارەی دوعای ئیلاهی لە ڕێگەی باسکردنی ئەو هیوای هەمان. ئێمە ئەم بەشە ناودەنین ناڵەی هیوا. پێم وایە ئازارەکانی ئێستا لەگەڵ شکۆی داهاتوودا کە تیاماندا ئاشکرا دەکرێت بەراورد ناکرێت. ئاوا دەڵێ پۆلس زیاتر لە هەمومان ئازاری ئەزمون کردووە. ڕەنگە زیاتر لە زۆربەی و کەسانەی کە لەسەر زەوی ژیاون. بەشێک لەو ئازارانەی کە لە کەنیسەی کۆرنسۆس ئەزمموی کردو هۆکاریە مازارانەش ئەوە بووکە ئەوان لوت بەرز بوون و وەڵامی ڕاستیان نەدەدایەوە. پێیوتن ڕێگەم بدەن چیم بەسەر هاتووە لەگەڵ تانی باس بکەم. چەند جارێک زیندانی کراوە لە فیلیپی لێ دراوە. 6 جار هەر جارە و 29 قامچی لێدراوە. پەیمانی کۆن دەڵێت 40 قامچی، بەڵام لە 29 دانە دەوەستن بۆ ئەوەی بە زیندوی بمێنێتەوە. 3 جار بەدار لێدراوە، هەندێکیان پێیان وایە کە ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی پۆلس پێیەکانی چەما بێتەوە. ڕەنگە هەر بۆیە ئەوەش دەڵێت کە ئەو شێوەیەی سەرنجڕاکێژ نەبووە بەهۆی ئەو ئازارەی کە لە پێناو ئینجیلی عیسای مەسیحدا تێپەڕاندووە. جارێک لە لیسترا بەردباران کراو لێدرا، بەڵام یەزدان هەڵی ساندەوە. کەشتیەکەی 3 جار تێکشکاوە. کاتێک بازی ئازار دەکات لە ئەزمموی تایبەتی خۆیەوە قسە دەکات. ئەمە دەڵێت بۆ ئەوەی هانی چاکە یەکە بە یەکەمان بدات کە بە ئازارەکاندا تێدەپەڕین، یان بە هەر جۆرێک لە جۆرەکانی ئازار بەردەوام دەبێت و دەڵێت دەزانین هەموو بەدیهێنراوان هەتا ئێستا بە یەکەوە دەناڵێن و ژانیان گرتووە. بۆ واتایی گوناح کاریگەری لەسەر هەموو جیهانداناوە. لەو ساتەوەی کە ئادەم و حەوا گوناحیان کردووە جیهانیان خستۆتە ناو پێناوی گوناحەوە. بهێنە بەرچاوی خۆتان جیهانێک بێ زریان و بۆ مەلەرزە و گڕکان بە هەموو ئەو کارەساتە زەمینیانی کە بەدەستیەوە دەناڵێنین. هەموو ئەم شتانە بەهۆی گوناحەوە دروست بوون. هەروەها ڕۆژێک دێت هەموو ئەمانە لە ئاسمانە نوێیەکەیدا و لە زەویە نوێیەکەدا نامێن و دەگۆڕدرێن. بەڵام پۆلس لێرەدا باسی ئەو ڕاستیە دەکات کە هەموو دروستکراوەکان دەناڵێن و لە زەحمەتان تا ئەو ڕۆژەی پەروەردگار ئاسمانێکی نوێ و زەویەکی نوێ دروست دەکاتەوە. تەنها ئەمە نا، بەڵکو ئێمە کە یەکین بە بەرهەمی ڕۆحی پیرۆزمان وەرگرتووە. واتە باوەڕداران لە ناخماندا دەناڵێنێ و بە پەرۆشەوە چاوەڕوانی لە خۆگرتنی واتە ڕزگاری جستەمانە. سەردەمێک دێت کە جەستەی نوێ وەردەگرین، بەڵام سەبارەت بە ئازار هەمومان کەسانێک دەناسین کە زیاتر لەوانی تر ئازار دەچێژن. کەس هۆکارەکەی نازانێت، بەڵام ئێمە دەزانین لەبەرەوەی گوناحە هاتە ناو دنیا دەبێت بە جەستا بمرین. هەندێکمان ئەمەمان ئەزمون کردووە، وەک چۆن هەندێک لە باوەڕداران تووشی نەخۆشی زۆر سەخت بوون کە بۆ هۆی ئازاری زۆریان هەتا مردن. مەرج نییە بە هیچ شێوەیەک ئەمە لەبەر ئەوە بێت کە گوناحێکیان کردووە، بەڵام چونکە گوناح هاتە ناو دنیا و کاریگەری لەسەر هەمومان هەبووە، هەندێکمان چوینەتە ناو تەمەنەوە و لەوانەیە تووشی نەخۆشی ببین و ئەمەش بابەتێکی سروشتی و جەستەییە. بەڵام شکۆمەندی بۆ خوددا بۆ ئەو قسانەی لێرەدا باسی کردو لەکە دەڵێت بە پەرۆشەوە چاوەڕێی لە خۆگرتنەوەین، واتە ڕزگاری جەستەمان. پۆلس لەبارەی ئەمەوە لە کۆرنسۆس دەنووسێت و دەڵێت لە ساتێکدا لە چاوتروکانێکدا کاتێک دواکەڕنا لێ دەدرێت لەبەرەوەی کە کەڕنا دەنگ دەداتەوە، مردوانیش بێفەوتان هەڵدەستێنرێنەوە. ئێمەش دەگۆڕین، چونکە هەر دەبێ ئەو سروشتە فەوتاوە نەفەوتاوی بپۆشێت و سروشتی مردوو نەمری بپۆشێت. سەرنج بدەن چی بەسەرەوە جەستەیە دێت کە دەفەوتێت و نەفەوتان دەپۆشێت و سەدان نەفەوتان دەپۆشن. هەموو ئەمانە کاتێک ڕوو دەدەن کە ئیسا مەسیح لە دوای دەنگی کەڕنا دێت و مردووەکانی لە مەسیحدا هەڵدەستنەوە. هەموو ئیمانداران هەڵدەستن و جەستەی نوێ وەردەگرن. هەموو ئەمانە ئامادە دەکەن بۆ ئەو هاوهیوایی کە پۆلس باسی دەکات. بنەماکەی کە دووبارەی دەکەمەوە بۆتان. کاتێک هەست بە بێهیوایی دەکەین، پێویستە ڕۆڵی شفاعەتکارانەی هەر یەک لە ڕۆحی پیرۆز و یەزدانی مەسیحمان لەبیر بێت. چونکە دوا ئەوەی پۆلس باسی هیواکانمان دەکات بۆ داهاتوو، دەبینین باسی واقع دەکات و دەڵێت بە هەمان شێوە ڕۆحی پیرۆز کە لە لاوازیەکانماندایە یارمەتیمان دەدات. بەڕای ئەوەی پۆلس قسە بۆ ئەو باوەڕداران دەکات کە بەر لە 2000 ساڵ ژیاون، بەڵام لەگەڵ ئەمەشدا ئەم بابەتە ئێمەش دەگرێتەوە کە لەم ڕۆژگارەدا نازانین بە قەولی پۆلس لە پێناوی چی نوێژ بکەین، بەڵام ڕۆحی پیرۆز خۆی بەناڵەوە ناکۆکیمان بۆ دەکات و بە شێوەیەکە باسی ناکرێت. بەردەوام دەبێت لەسەر قسەکردن لەسەرم ڕاستی سەرنجڕاکێشە و دەڵێت ئەوەی دڵی مرۆڤ دەپشکنێت دەزانێت گیانی پیرۆز بایەخ بەچی دەدات، چونکە بە گوێرەی خواستی خوددا داکۆکی لەگەلی پیرۆزی خوددا دەکات.
ئەو ڕاستیەش کۆداری ئەم ڕۆخستمانە ڕوو بریتە لەوەی لە ناو جەرگەی ئیش و ئازارەکانمان هەرچیەک بین جۆر و شێوەی ڕۆحی پیرۆز شەفاعەتمان بۆ دەکات. لەبەرەوە ئیسای مەسیح گرنگی ڕۆح دەزانێت و لای دەستی ڕاستی باوکەوە دانیشتووە، ئەویش شفاعەتمان بۆ دەکات. ناڵی کوڕ و ڕۆحی پیرۆز دوعامان بۆ دەکەن و شفاعەتمان بۆ دەکەن. ئەمە ڕاستیەکی نایاب و سەرنجڕاکێشە. پرسیارەکەمان بۆ تێفکرین و جێبەجێکردن لەم بەشە ئەوەیە ئەزمونە کەسەکانی کامانە بوون کە پێویستیان بە پشتبەستن هەبووە بە دوعای شفاعەتکارانەی ڕۆحی پیرۆز. ئەمە پرسیارێکی قورسە بۆ وڵامدانەوە. ئەمە ئیمانداران دەگرێتەوە. با ئێمە لە ڕۆحی پیرۆزە دووبارە لەدایک ببینەوە. بەڵام ئەمە پرۆسەیەکی بەردەوامە تەنایەنەت بەبێ ئەوەی ئێمە حەز بەوە بکەین ڕۆحی پیرۆز دوعامان بۆ دەکات. ئیسای پەروەردگاریش چونکە خەم و ئازاری ڕۆح دەزانێت ڕۆحی پیرۆز لای دەستی ڕاستی باوکەوە دانیشتۆ و شفاعەتەکەمان بۆ دەکات. زۆرێک لە ئێمە ئەگەر دەرفەتی بەشداریکردنمان هەبیایە ئەزمونەکانی خۆیان باس دەکرد. باسی ئەو ساتە سەختانەیان دەکرد کە پێدا تێدەپەڕی کە تەنانەت نەیانتوانیوە نوێژێکیشی بۆ بکەن. بەڵام ڕۆحی پیرۆز شفاعەتی بۆ کردوون. ئەمە یەکێکە لە باشترین بەڵێنەکانی ناو کتێبی پیرۆز. وەرن بە وتەکانی پۆلس بخوێنینەوە لە ڕۆمای 8:26 و 27 چونکە وتە گەلێکی سەرنجڕاکێش و جوان دەربارەی واقعی ئینسامانە. بە هەمان شێوەی ڕۆحی پیرۆز لە لاوازەکانماندا یارمەتیمان دەدات. نازانین لە پێناوی چی نوێژ بکەین، بەڵام ڕۆحی پیرۆز خۆی بەناڵەوە داکۆکیمان لێ دەکات بە شێوەیەک کە باسی ناکات. ئەوەی کە دڵی مرۆڤ دەپشکنێت دەزانێت ڕۆحی پیرۆز بایەق بەچی دەدات چونکە بە گوێرەی خواستی خوددا داکۆکی لە گەلی پیرۆزی خوددا دەکات. دووبارە بنەماکە دەخوێنینەوە و لە ژیانی ڕۆژانەی خۆماندا بیری لێ دەکەینەوە و بە تایبەت لەم دۆخە سەختانەی ئێستادا. کاتێک هەست بە بێهیوایی دەکەین پێویستە ڕۆڵی شفاعەتکارانەی هەر یەک لە ڕۆحی پیرۆز و یەزدانی مەسیحمان لەبیر بێت.